آمان شيء بس النموني زور لا دكان يعني شيء كذا زوار فيها في إذا كان ما شغال بافينا من برا باو كتب برا ما كتب كير ري دواء إما بمشي ويا راسو كوتي نابل بسان أو مش ديابل بسان أخلاق يعني براس ئەمڕۆ سیمینارێک سازکرا دەربارەی مادەی هۆشبەر و کاریگەریەکانی لێکەوتەکانی زیان و چارەسەر و نیشانەکانی بۆ ژمارەیەک لە مامۆستایان و توێژەرانی سنووری ئیدارەی گەرمیان هەڵبەت هەموو لە ئەزانین کە مەترسی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە ناوچەکەمانە لەم ساڵەی دوایە زۆر زیادی کردووە و پێویستمان بەوەیە کە هوشیاری زیاترمان هەبێت لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرونیەوە من وەکو پسپۆڕێکی دەرونی و دکتۆرێکی ئاریشە دەرونیەکان هەندێک ڕێنماییم پێدان دەربارەی مەترسیەکانی ئەم مەوادانەوە چی لە ڕووی جەستەییەوە زیانی جەستەیی و زیانی دەرونی و ڕێنمایەکان چین و لە ناوەندەکانە چۆن مامەڵە بکرێت لەگەڵ کەسێکا کە گومانی ئەوەکرێ توش بووە یان مەترسی توشبوونی هەیە کە خۆتان ئەزانن هەموو گەنجێک لەو تەمەنی تازە لاویە لە بەردەم هەڕەشایە. ئەنجامدانی ئەم جۆرە سیمینارانە لەسەر مادەی هۆشبەر زۆر گرنگە ئەگەر باسی لایەنە هۆشیارەکەی بکەین و چ بۆ ڕۆژنامەنووسان بێت توێژەرانی کۆمەڵایەتی بێ یاخود بۆ هاوڵاتیان بەگشتی بێ و گرنگە کاری لەسەر بکرێ ئەمە وەکو گرنگی سیمینارەکە و لەلایەنەکەوە ئێمە بۆ نمونە ئەمڕۆ کە لەم سیمینارەیە بەشدار بووین یەکێک لە ڕەهەندە گرنگەکانی ئەوە بوو کە میدیا چۆن مامەڵە لەگەڵم کەیسانە بکات بە پێی وتەی با بڵێن شارەزایان ئەم جۆرە کەیسانە پێویستە بەداخراوی مامەڵی لەگەڵا بکرێ بۆیە گرنگە میدیاش بە هەستیاری و بە گرنگیەوە لەم بابەتە بڕوانێت و هەموو با بڵێن ئەو کەیسانەی قوربانیانەی کە هەن نەهێنرێنە سەر شاشە و با بڵێن بەو جۆرەی کە هەیە مامەڵیان لەگەڵا بکرێت و ڕووماڵ بکرێ. ئێمە وەکو گروپی خۆبەخشانی پاو لە گەرمیان هەستاوین بە سازدانی ئەم ڕاهێنانەیەک ڕۆژیە بۆ توێژەرە کۆمەڵایەتیەکانی مەکتەبە ئامادەیەکانی گەرمیان کە پێکاتوە لە توێژەرە کۆمەڵایەتیەکانی کەلار کفری ڕزگاری سەرقەڵە. ئامانجی ئێمە لەم ڕاهێنانەیە کە لە ژێر ناونیشانی هۆشیارکردنەوە و باسکردنی مەترسیەکانی مادە هۆشبەرەکانە بۆ توێژەرە کۆمەڵایەتیەکان بۆچی ئەم بابەتەمان هەڵبژاردووە ئێمە خۆی لە خۆی ئەمە قۆناغی دووەمی پرۆژەکەمانە کە جێبەجێ ئەگەین کە لە کۆمەڵی چالاکی پێک دێت یەکێک لە چالاکیەکانمان ئەم ڕاهێنانەیەک ڕۆژەیە چالاکیەکانی کەمان خۆی بینێتەوە لە دابشکردنی پۆستەر بۆ مەکتەبەکان لەگەڵ ڤیدیۆی کۆمنتاری ڕیلسی هۆشیاری و ئەمانە بەڵام ئێمە لێرە کە ئەم ڕاهێنانەمان ئامادە کردووە بە بانگشتی پسپۆڕانی وەکو دکتۆری دەرونی حاکم وەکو خۆشمان سێشژمانێ وەکو لە دواوە ئەگەر بیبینن گروپەکانمان دروست کردو ئەمانە هەمووی چالاکیە کە ئەیکەین بۆ ئەوەی کە ئەو پەیامە بگەێنین کە ئێمە ئەگەر بمانەوێت لە بوارێکە هۆشیارکردنەوە بکەین کەم بە بواری مادەی هۆشبەر لە ناوچەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بڵاوە بێتەوە مەترسی دروستەکە حەزمان کرد لە مەکتەبە ئامادەیەکانەوە دەست پێ بکەین. ڕەنگە هەمووی تەفاسیل وردەکارەکان ئاوە محازنە بۆی نووسن ئەگەر هەموو مشعل لەبەر بەڵام توعية الواقع